گەر لە سەرەتاوە دەست پێ بکەین من کاتی خۆی بێبەش بووم لە مەکتەب لە خوێندنی مەکتەب بەڵام باوکم کۆمەڵێک کتێبی هەبوو لە ماڵەوە من تاسیەی سەرەتاییم لە مەکتەب خوێندبوو باوکم کۆمەڵێک کتێبی هەبوو وەکو پێشینەی بنەماڵەی مەلا بووین و مەلازادە بووین لە ناو کتێبەکانی باوکمەوە دەستم کرد بە خوێندن لەوەوە ئاشنایەتیم لەگەڵ چەند کتێبێک پەیدا کرد لەوانە بۆ دیوانی گۆران دیوانی مەولەوی هەنێک کتێبی محەممەد ئەمین عەسری هەبوو لە بەغا لە کەرکووک دەرئەچوو لەوانەوە چوومە ناو دنیای کتێبەوە حەزم لە کتێب بوو لەو زەمەنەوە حەندە 69 بۆ 70 ئەلبەت من ناتوانم دەستنیشانی یەک کتێب بکەم بەڵام ئەتوانم بڵێم کاتی ساڵی 70 من ئیتر نزیک بووم لە لەتیف هەڵمەت و فەرهاد شاکەلی و ئەو گروپی شیعری کفریە دیوانی گۆرانی ئەو سەردەمە لە ڕووی زمانەوە زۆر کاریگەری هەبوو تا ئێستایش من حەزم لە زمانی گۆران بوو لە ڕووی زمان و ئەوە چوومە ناو ئەوە یەکێک لەوانە ئەو بوو دوو مەولەوی چونکە ئێمە بە حکمی بنەماڵەی ماچوە زمان بووینە قەدیمی باوکم خۆش زۆر شارەزا بوو شاعریش بوو باوکم بەڵام شعرەکانی ئەویش فەوتا دیوانی مەولەوی وەکو بڵێم لە دوای قورئان لە ماڵمانە لەسەر جێگانمان بوو ئاوا بوو پاشتر ئەلبەتە نالی و مەحی و ئەو شاعرانیش بەگشتی لەوەوە ناتوانم بڵێم یەک کتێبێک تا ئێستاکێ دەستنیشانی بکەم بەڵام ئەمە سەرەتای ئاشنابوونم بوو عەشقم بوو بە کتێب ڕۆژێکیان لەم ساڵانەی دواییە لە دوای 2004 و ئەوانە برادرێک مامۆسای زانکۆ بوو دکتۆرای هەبوو هات بۆ ماڵمان ئەلبەت کتێبخانەکەم ئەو کاتە لەو ژوورە بوو گەورەتر بوو فراوانتر بوو تەماشایەکی کردوتی ئەمە چییە وتم کتێبە وتی ئەزانم کتێبە ئەمەت بۆ چییە وتم ئەمە عەشقە من ئێستا مە کتێبخانەکەم هەرەمە نییە بەشێکی لەسەرەوەیە وتم ئەمە عەشقە من عەشقی کتێبم و حەزم لە کتێبەوە ئیتر بۆ خۆم تا ئێستاکیش ڕۆژی وا هەیە لە بڵێم لە 6 سەعاتەوە تا 12 سەعات بە خوێندن و نووسینەوە من هەر لە ناو کتێبام بە هەفتە دەرناچم لەم ژوورەیەم مەگە بۆ ناخواردن و خەوتن لەم ژوورە دەربچم ئیتر کتێب لە لای من ڕۆحە کتێب لە لای من ژیانە هەموو کتێبێ لە لای من گەورەیە من بە فارسی و کوردی و عەرەبی ئێستاکەوم تقریبا 200 کتێبی عەرەبی مێ فارسیەکانە مەتا لەم لاوە جگە لە کوردیەکان تر من بۆ خۆم لە هەموو ئەوانە عەشقێکی گەورەم هەیە بە کتێبەوە لە ناو دنیای شیعری گۆران پاشتر دیوانی خوا و شارە بچکۆلەکەم لەتیف هەڵمەت و پاشتریش پرۆژەی کودتایەکی نهێنی فەرهاد شاکەلی ئەمانە زۆر کاریگەریان لەسەرم هەبوو چونکە من ڕاستیەکەی لە گەنجێتیمەوە 15 و 16 ساڵیە زمانی شیعری من زمانێکی کلاسیکی یان بڵێن شتێکی ئەوە هێن بوو میلی بوو بەڵام ئەوان بردمیانە ناو دنیای شیعری نوێەوە و ئەوان کاریگەری تەواو تەواویان لە شیعری منا کرد و لە زمانیش منیشا کرد نەکاتەنە ئێستا من زۆر جارکاری لەگەڵ یەکێکا قسەکەم ئەڵێن تۆ خەڵکی کێوەڵێ وەڵڵی باوکم خەڵکی کەلارم بەڵام 6 ساڵەمە لە ناو کتێبام ئیتەرە ڕاف قسەکەم بەشی ژیانی من خۆی زۆرترینی لە گریانەوە هاتووە من لە بیرەوەری خۆمە لە ساڵی 63 ئێمە باوکمان بووە پێشمەرگە ڕامان کرد ماڵمان سوتا هیچمان نەما ئەوە گریان لێوە دەسی پێ کرد لە ساڵی هەفتاکانە سەرەتای هەفتاکانە خۆم گیرام و نەفی کرام بە مناڵی هیچ عەرەبیشم نازانی لە بەسرە 18 مانگ لەوێ بووم ئەمە زۆری گریان بوو لە ژیانی پێشمەرگایەتیمە زۆر هاوڕێم شەهید بوو ماڵ و مناڵی خۆم هەمووی ئەنفال بوو دایک و براکانم شەهید بوون یعنی کتێبێک ئەحساسم جوورێنی هەمیشە گریاوم ئێستا گە تەماشاکەی لەو بانە زیاتر لە 200-300 کتێبمەیە لەسەر ئەنفال ڕەنگە من نەتوانم دەستیان ببم خێزانەکەمیان خوێنێتەوە بۆ خۆیەوە و نەختێک دوورێ لەو مەزەعەوە ئەگینا شت نییە کاریگەری هەبێت و ئینسان تێکەڵی گریان نەکا ئەگەر گریان نەبێ خۆشەویستیش نابێ ئەگە گریان نەبووە ڕەنگە من نەچوایمەتە ناو دنیای ئەو کاریگەریە لێم نابوو چونکە هەموو خۆشیەک تۆ ناگەیەنێتە ئاستێک بە دوایە بڕۆی بۆیە ناخۆشیەکان بەڵێ کتێب زۆر هەیە لە ژیانمە من یەکێک لەوانە حەمەدۆک
کە پێنج بەرگ بوو هەموو ینی نان و ئاوم ناخوارد خەریک و خوێن تاو کتێبانم تەواو ناکرد کاری تێ یا و دیوی چییە مەسەن برا کوژی کانزازاکی ئەمانە زۆر لە زەمنێکە کاریگەری ئەوەیان لەسەروان ئەگەر ئەوە نەبووایە ڕەنگە هەڵوێستی نیشتیمانی و نەتەوایەتی و ئەدەبی و ئەخلاقیشمان دروست نەبووایە چونکە گریانە تۆ ئەکا بە ئینسان گریانە تۆ والیەکە بیر لە ژیانی و جوانی خەڵک بکەیت و جوانی سروشت و جوانی خوا بکەیتەوە ئەگە گریان نەبێ من لە هەرێ خۆشییا بم ڕەنگە هەر لە قاقای پێکەی نابوو نەزانم خۆی چییە ئەستەغفیرەڵڵا بەڵام کە چوویتە ناو دنیای گریانەوە سۆز دوورسە بێ لەلات کە سۆزیش دروست بوو هەمیشە ئەو ژیانە هەیە زۆر جاروا هەیە ئیرەی بە وشەیەک ئەبم کە لە زملای من دروست نەبوو ڕێشتێکێتر پێش من کردوێتی یعنی زۆرە ناتوانم بڵێم مەسەن فڵان ئەڵێم خۆزگایە من کاتی خۆی لە ساڵی هەشتا لە دەرەوە بووم خۆزگای من ئەو کاتە ئەو ڕۆحە شۆڕژگێڕی و خەبات و ئەوەم هەبوو ڕۆحی ئەوەم هەبواە شەڕی ئاوباریکم بنووسایەتەوە چونکە من خەڵکی ئاوباریکیشم لە ئەسڵا ساڵی سیوەک شەڕی ئاوباریک بوو تایسە کتێبێکی لەسەر نییە من ئێستا خۆم خەریکم بەڵام ئەو هەلەم لە دەست دەچوو ئەو زەمەنە کۆمەڵی خەڵک ژن و پیاوی خەڵکی دیەکەمان مابوو خۆیان لەناو شەڕەکان شەڕەکانیان بینی بوو من ئەلبەت لە شاخیش بووم جگە لە ژیانی پێشمەرگایەتی من مسەجلێکی بچووکم هەبوو ئیتر هەر پیاوێک قسە خۆش بووایە حکایەت خوان بووایە شیعرزان بووایە مێژووزان بووایە ئیتر چزانم ئەو حکایەتانی ناو کوردەواری کەرەستەکانی ناو کوردەواری هەموم بەدینی ئەوان تۆمارە کرد و دوایەم هاوردەوەم خستە سەر دەفتەری تایبەتم بەدانابوون بەڵام لە ئەنفالە هەموو تیاچوو هیچم بۆ نەما ئەوە زیانێکی زۆر گەورەی لێدام ڕاستیەکەی من شەش کوڕ و کچێک و ژنەکەم ئەنفالە بڵێم ئەوانی شێبەقەوان کاریگەریان لەسرم هەبوو ئەوان جگەر گۆشەمش و ئەوان ئەو شتانیش کە ئیشم بۆ کردمون هەر جگەر گۆشەم بوون چکە من ئەو کاتە دەسم کردە فەرەنگی نووسینی گەرمیان ڕەنگ هەیە 50,000 وشەم کۆ کرد بێت و ئێستا نەماوە ئەو خەڵکیشە نەماوە پرسیاریان لێ بکەم چونکە ئەو خەڵکە تەواو بوو لە ئەنفالە هەمووی تیاچوو زۆر کتێب هەیە هەمیشە بەدەستمەوەن یەک لەوانە مەسەلەن من بڵێم فەرهەنگی ئەو ڕۆژنامەی گەلاوێژ گۆڤاری گەلاوێژ چکە ئەم گەڕێنێتەوە بۆ زمان و زاری پێشووتر مەسەلەن کۆمەڵێک کتێبی هینمەیە کۆمەڵێک گۆڤاری ساڵانی 1970 ئەوانەمە هەیە زۆر جار ئەوانە گرمە دەسەوە حەزم لە وتارەکانی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە چونکە خۆم چەند فترێک لە لای خوێندم خۆشەویست بوو لەلام گەورەم بوو متایسیش هەر پەیوەندی خێزانیمان لەگەڵ ماڵ کاکە حەممە و خێزان و مناڵەکانیانە هەیە چوزانم ئیتر بەخوا لە هەموو شتێکە ئێتر هەموو ڕۆژەکانمان ئەم کتێبانەوە ئەو کتێبەیشە کە زۆر هینمەکە کتێبەکانی مەسەلەن حەزم لە دیوانی شیعرە فارسیەکانە زۆریانم هەیە لەوانە مەسەلەن لە عەرەبیەکانە دیوانی شیعرە عەرەبیەکان شاعیرەکانی پێشووی ئێستاکە ئەوەنە شاعری ئێستا ئەوان شۆک و خۆمان کەس بوونە ڕۆژانە یعنی تر ڕەنگە بۆ شەیەک بچمە ناو من ئەم شەوانە بیرۆرەکانی عەلی مەردانم خوێندەوە تەنها بۆ پێشتر خوێندوومەتەوە بەڵام ئیسا جارێکی تر هەم بۆ تام و خۆشیەکەی هەم ڕەنگە کۆمەڵێک وشەیشی تیا بێ من بۆ فەرهەنگێک ئێستا بەدەستمەوەی فەرەنگی زاراوەکانی گەرمیان بۆ ئەوانە زۆر سوودی لێ بینم لێکدا بڕان کۆمەڵە شعرێکمە کاتی خۆی زیاتر چەند شعرێکی تایە بۆ مناڵ ئەنفال کراوەکانم وتون لە ساڵی 90 و ئیتر بەملاوە ئەوە کاریگەری زۆریان لەسەرمە دایمیش بەدەستمەوەیە خەڵکی ئێمە کاتی خۆی پارەشمان نەبوو بە 5-6 کەس کتێبێکمانە کڕی و پەڕی 15 فلس بوو 15 فلس یعنی نەی ئەکرد بە ڕبع دینارێکی ئێستا بە 250 ئێستا هەمومانەمان خوێندەوە هەمومان تەواود نەکرد تۆ چیت کرد تۆ چیت کرد و ئەوانە ئێستا ئەم هەموو کتێبە جوانە لە بازاڕایە خەڵک نایخوێنێتەوە خوێنەری نەما چونکە خەڵک ژیانەکەیان ناخۆش کرد سیاسەتی ئێمە سیاسەتی کوردەواری و نەک تەنها لە کوردەواریە بڵێم سیاسەتی جیهانی خەڵکی لە عەشقی کتێب لا برد ئێستا بڕۆ ئەو مسر عەزیمەی کە کاتی خۆی خاوەنی ئەو هەموو
داهێنانی نووسین و ئەدەبەبوون نەما ئەو بەغایی کە ناوی دارسەلام بوو ئیتر گەورەترین سەرچاوەی ئەدەب و ڕۆشنبیریەوە لەوێ بوو ئێستاکێ بڕۆ کتێبەکان لەسەر جادە ڕەنگە گوڵە بە ڕۆژیشی تیان نەفرۆشن لای ئەمەی شەروای لێ هاتووە من وەکو عەرزم کردەوە مامۆستایە دکتۆرا ئەدوتی ئەم هەموو کتێبەت بۆ چییە؟ وتم عەشقە وتمەی تۆ کتێبت نییە وتی نەوەڵا وتمەی تۆ چۆن مامۆستای زانکۆی ئەیبانی محازەرەیەکە دەی نابێ سەرچاوت هەبێ خۆ تۆ میمۆری نی لە کۆمپیوتەرا لە مێشکتابی بەداخەوە ئێستاکێ هەیە ناڵێم هەر نییە بەڵام دیارە خوێنەرەکانی جۆرا و جۆرن ئێستاکێ کۆمەڵی خوێنەر هەن خوێنەری تەماحن من نایشارمەوە ئەو کتێبە ئەگەر بڵێ 10 دینارتە دەمێ 10,000 دەمێ و کتێبە بخوێنەوە یعنی ئەی کوێنم بەوە بیخوێنیتەوە ئەوەیە چی ئەیبایی خوێنێتەوە کاتی خۆی ئەمە بەڕۆژ تا ئێوارە چوین لە کتێبخانەیەکە دانیشتین کتێبمانە خوێندەوە من لە سجن بووم لە باقوبە داوام لە سەرجانەکەم کردتم کتێبێکم بۆ بێنە بیخوێنمەوە من لە ناو سجن نابووم هەموو ڕۆژێکیش تەعزیب بەدراوم و لێ مەدرا و هەڵا واسرام وتم کتێبێکم بۆ بێنە خۆم بێتاقەتی خۆمی پێوە دەرەکەم ئەوش حربی نەفسی لەگەڵە کردم چۆن کتێبەداتە من لە ناو ژوورێکی تاکە نەفەریا کتێب بخوێنمەوە من لە پێشمەرگایەتیە ئێستایش برادەرەکانم باسی ئەەکەن ئەوان شەوانە کۆنکانیانە کرد خەریکی چەک بوون نازانم چی بوون ئەوانە بوو مش لە سوچێکەوە دانیشتم کتێبمە خوێندەوە ئێستاکێ ئەڵێن ئای هەلاج نەمانزانی تۆ ئەو ساکەی شەروا بوو ئەمە گاڵتەمان پێ کردی ئەو قورئانە ئەمە یەکەم یادگارێکی باپیرە گەورەمانە ئەلبەت ئەو کاتە باپیرەی گەورەی ئێمە حەسەن مەلا عەبدوڵڵای ناوبووە مەلا حەسەن مەلا عەبدوڵڵا لە دێیەک لە نمەشێر لەوێ ژیاوین ئێمە لای بانە ئیتر مەلا بووە لەوێ یان هەر لەوێ جێنشین بوو ئەوەیانە نازانین ئەم قورئانەیە نووسیوەتەوە ئەم قورئانە بەدەست خەت خۆیەتی هەڵبەت کۆمەڵی شێوازی خەتەکانی ڕوقعە و شکستە و ئەوانەی تایە یادگاری جوانی تایە شتێکی خۆشەویستی بنەماڵەکەمانە چونکە 450 تقریبا 460 ساڵ عمرێتی ئەو قورئانە خۆشەویستە لە لامان هەر هەڵمانگردووە بۆ جوانی و گینە ڕەنگە نەتوانین بە تەواوی ئێمە بیخوێنینەوە بەڵام یەکێکە لە کتێبە جوانەکانی ناو خێزانەکەم هەر میوانێکم هاتی بێت بە هەر ئیتیجاهێکی فکریشی هەبێ من لە پێش ئەوم پێشانداوە ئێمە مەلازادەکان ئەمەمانە بۆ ماوەتەوە کە باپیرەمان ئەم یادگاریە بۆ جێهێشتوین.